تایبەتمەندی هەرێمی کوردستان لەوەدایە کە زۆر سەوزە و شوێنەکانی زۆر خۆشن تەنانەت لە سەرجەم شارەکانی عێراقەوە زۆر جار لە دەرەوەی وڵات خەڵک سەردانی شوێنە گەشتیارەکانی هەرێمی کوردستان دەکات. بەڵام زۆر جار بەداخەوە مەلە بۆتە هۆکارێک کە هاوڵاتیەکانی بتوان سوودی لێ ببینن و گەنجەکانی بخرێنە سەرکار. ئێمە بەوردی باس لەم بابەتە دەکەین کە تا چەندێک گرنگە ئێمە گرنگی بدەین بە کەرتی گەشت و گوزار و هەلیکار دابین بکەین و لەگەڵی شانێمە بینین چەندین بواری جیاوازی هەیە زۆر جار لە هەندێک وڵات چەندها بۆ شوێنەوارانی کە لە وڵاتەیە هەیە خەڵک سەردانێکی زۆرەکە و داهاتێکی باش بۆ وڵاتە پیاکە ئەم بەجگەلەوەی کە ئەمە ئەگەر گرنگی بەملایەنە بدەین ڕەنگە زیاتر بتوانین سوودی لێ ببینن و لە هەمان کاتیشدا خزمەتگوزاری زیاتر لەو شوێنەدا دابین بکرێ بۆی کە خەڵک زیاتر سەردانی بکە. زۆر جار بە هۆکاری ئەوەی کە شوێنەکان وەکو پێویستنین و گرنگی و بایەخیان پێ نەدراوە هەم جوانیەکەی نەماوە هەمیش نەتوانراوە لایەنە گەشتیاریەکەەوە سوودی لێ بینرێ. ئێمە باسی بابەتە دەکەین بە میوانداری باوان فەریدون نووسەر و شارەزای گەشتیاری. کاک باوان سڵاو دەبێت و سپاس بۆ ئامادەبوونت لەس. خۆ بەخێر بێ. سڵاو لێوەش و ڕۆژێکی باش بۆ هەمووتان. خۆ بەخێر بێ. کاک باوان گەشتی گوزار گەشت و گوزار لە هەرێمی کوردستانە بە گشتی چۆنە؟ سەرەتا بەنای خۆی بەخشندەوە میهرەبان بە هیوای ڕۆژێکی خۆش و گەشت بۆ هەموو هاوڵاتیان و بۆ هەموو بینەران و بیسەرانی کەناڵی پەیام و شاشە جوانە. سوپاس بۆی کە دەرفەتی ئەوەتان ڕەخسان دووبارە لەسەر گردی گەشتیاری گفتوگۆ بکەین و بدوێن چووکە بەڕاستی کردی گەشتیاری کردێکە لە ئێستاە بەڕاستی لە جیهانە و لە دنیاە زۆر گرنگی تەواوەتی پێدێ لە وڵاتەکانە لە شارەکانی دنیاە بە تەواوەتی پیشەسازیەکە خۆیان لە پیشەسازەکانی تری گرنگەکانی جیهان و بە تەواوەتی داهاتی تەواوەتی پێیا ئەکات لە هەموو سێکتەرەکانە و گرنگی تەواوەتی پێ ئەدرێت لە بواری پشبەستن بە ئەو داهاتەی لێوی پێیا ئەکرێ بۆ زیادکردنی ئابووری وڵات بۆ زیادکردنی پەرەپێدانی گەشەپێدانی وژانەوەی ناو وڵات و شار بۆ ڕەخساندنی هەلیکار بۆ هەموو ئەو گرنگیدانە بەناو چەستوشتی و دەستکرد و هەموو ئەو بابەتانی کە لە سیاغی گەشت و گوزارە ئەتوانێت پشتی پێبەسترێت. لە هەرێمی کوردستاندا چەندین ناوچەی زۆر باشی گەشتیاری هەن کە چەندین پارێزگا لە خواری عێراقدا نییە لە سەوزایی لە سروشتێکی زۆر جوان. ینی شوێنمان هەیە لەم بەهارەیە نازانم لە سۆشەڵ مەدیا حتمەن بینیوتە ئەوانەی کە گەشتیاری دەرەوەش نەڵێن مەگەر لە سویسرا مەگەر ئانی شوێنی ئەوە جوان و قەشەنگمان بینی بێت. چی بکری بۆی کە ئەم شوێنانە بپارێزرێت وە زیاتر ئیحتیمامیان پێ بدرێت؟ حتمما چەند ساڵێکە سۆشیال میدیا ڕۆڵێکی زۆر باشی بینی و بۆی کە زیاتر ئەم ناوچانە ئاشنا بکرێت بە هەم پارێزگەکانی عێراق هەم دەرەوەی عێراق. ئەو ناوچە سروشتیانی کە لە هەرێمی کوردستانە هەن دەستکردی یەزدانن زیاتر وەک لەوەی کە ئەوەی دروست کراو بێت. چونکە لە وڵاتانی جیاواز کە ئێستا ڕێژێکی زۆر زۆر لە گەشتیار سەردانیانەکەن بەڕاستی ئەوە دەستکردی مرۆڤەکان و لە دواییە دروست کراون. بەڵام سوپاس بەخوای گەورە ئەمە شتێکی خۆڕسکی یەزدانیە کە بە جۆرێک لە جۆرەکان سروشتی ئەم ناوچە و کوردستانی بە جۆرێک خۆڵقاندووە کە لە هەر چوار وەرزەکە بەخۆی و ئەبینێ کە ئەمە زۆر زۆر دەگمەنە لە وڵاتانی دنیاە کە بتوانێت هەر چوار وەرزەکە لە کاتی خۆیە بە سیفاتەکانی خۆی نیشان بات و بۆ دڵ و دەرونی مرۆڤ ئاسوودە بکات و هەموو ئەو شتە جوانانی کە لە ناو سروشتا هەیە دەری بخات. زۆر باش. ئێمە توانیومانە سوود لە شوێنە گەشتیاریەکان ببینین بۆ لایەنی گەشت و گوزار؟ ئەتوانم بڵم تا ڕادەیەکی زۆر بۆ ئەو شتانی کە ئێمە هەمانە لە ناو گەشت و گوزارە شوێنە گەشتیاریەکان ملکە گەشتیاریەکان بە تەواوەتی سوودمان لێ بینیون. بەڵام ئەوەیە هێشتا هۆشیاری زۆری ماوە هێشتا ئەوەی ماوە گرنج پێدان ژێرخانیشی تەواوەتی بۆ نەڕەخسێنراوە. چونکە ئەو شوێنە گەشتیاریانە بێگومان یەکەم شت کە گرنگە پێویستە کات ڕێگەوبانیشی تەواوەتی بۆ هەبێ خزمەتگوزاریەکانی تەواوەتی بۆ ئەو شوێن دابین کرابێ بۆ ئەوی کە گەشتیار سەردانی بکرد هیچ ڕێگریەک و لەمپەرێک نایێتە پێشەوە یاخود هیچ کەم و کوڕێک لەو شوێنە گەشتیاریان نەبێ. ئەمە لایانی یەکەمی. لایانی دووەمی ئەو کەسانی کە لەو شوێنە گەشتیاریانە کارەکەن وەک لە هۆتێل و مۆتێلەکان وەک لە دامەزاوە گەشتیاریەکان وەک لە تەنانەت کەپرە گەشتیاریەکانی کە لە سەیرانگاکانە هەمانە کە ناوخۆین ئەوانش ئەبێت کەسی تایبەتمەند پسپۆر لە بواری گەشت و گوزارە کە دەرچوون لە پەیمانگا و
زانکۆکان و ئامادەیە پیشەیەکان کە هەموو ئەمانە هەمووی لە کەتی گەشتگوزارە هەیە لە هەرێمی کوردستانە هەم ئامادەی پیشەیەمان هەیە بۆ گەشت و گوزار هەم پەیمانگامان هەیە هەم زانکۆمان هەیە بەڵام هەست ناکەی ئەوەی کە لە هەرێمی کوردستانە زۆربەی خۆڕزگانی بۆ نمونە من لە شوێنێکیم گەشتیاریم ئیتر ڕعنی من ئەم بکرێ هەر لە خۆ ئەم بکرێ خەڵک گێت خەڵک ئەڕایتر بێ ئەوەی کە زۆر جار هەم ڕەچاوی خزمەت گوزارەکانی و شوێنە بکرێت زۆر جار هەم بەبێ ئەوەی کە لایانی فەرمی ئاگاداری ئەمە بێ هەر کەسێ و بە ئەها شێوازێک پێشوازی لە گەشتیار بکە ئەمە چنێک کاریگەری هەیە لەسەر ئەم لە لایەنی گەشت و گوزار وەڵاهی بەڵێ بەداخەوە کە ئەوە کۆمەڵێک کەس هەن کۆمەڵێک خاوەن پرۆژە هەن کە ئەو شوێنە بە مڵکی خۆیانە و ناچن پشت ببەستن بە ڕێنمایەکانی بۆ ڕێبەراتی گەشت و گوزاریەکان لە ناوچەکانە کە ئەوانە تەواوەتی ڕێنماییان دراوەتێ کە چۆن بەڕێوی برن کە چۆن کاتە ڕێنمایی ئەدرێت بە هەچ کەسێک پرۆژێکی گەشت و گوزار بەڕێوە بێگومان ڕێنمایی ئەدرێتەوە بەپێی ئەو ڕێنمایی کە دەرچوو لە دەستەی گەشت و گوزاری هەرێمی کوردستان کە ئەبێ لە سەیاسی هەموو پرۆژە گەشتیاریەکان کارمەندی گەشت و گوزار بن و دەرچوو گەشتی گەشت و گوزار بن و کورد بن بەس ئایا ئەمە تا چەند لە ئاستی شوێنەکانە کاری پێ ئەکرێت ئەوە ژەگرێتەوە بۆ ئەوەی کە ئەو خاوەن پرۆژێ ئەو خاوەن دامەزاوە گەشتیاریە تا چەند پابندە بە یاساکانەوە کاک باوان گرنگترین ڕێنمایی چی بۆ ئەو هاوڵاتیانی کە خەڵکی ئەو شوێنە گەشتیاریانن بۆی کەوا بکەن گەشتیار جارێکی دیکە بێتەوە مامەڵەیان قسەکردنیان نرخەکانیان بداخەوە هەندێک شوێنی گەشتیاری هەیە کە هەر لە شوێنێکی بچووکە ئۆتۆمبیلەکە و ڕاگرداوی پارۆلیەکە ینی زۆر شتی دیکە نرخێکی زۆر گران ینی ئەمانە تا چەند دەبێتە ماوەیە کە گەشتیار ڕوونەکاتەوە ئەو شوێنە هەر ئەوەیە کە ینی ئەم کەسانی و خەڵکی و شوێنانن وا بیرکاتەوە کە ئیدی ئەم نرخی دایناویان ئەم مامەڵەی و ئەکات جارێکی دیکە بگەڕێتەوە حتمما نەخێر بەم جۆرە تەنانە دەگەر شوێنەکەش خۆش بێت و هەر شوێنێکی زۆر گەشتیاریش بێ وەڵاهی ئەو شوێنانی کە بە تەواوەتی شوێنی گەشتیارین زیاتریان هەمویان ئەوانەی کە ینی لەو کەرتەیە لەو بەشەی خۆیانە لەو ناوچەی خۆیانە شوێنیشان ڕەخسانەوە بۆی کە ناوچەیەکی گەشت و گوزار دروست بکەن بەڕاستی پابندبوونەکان چین ڕێنمایەکان ئەوانن کە یەکەم شت کە مامەڵێکی زۆر جوان و دروست و دڵخۆشانە لەگەڵ گەشتیارە بکەن وا هەست نەکەن کە ئەم گەشتیارە هاتووە بۆ ئەوی کە بەس تەنها پارێک با و بڕوە نەخێر ئەم گەشتیارە ئەبێت دڵی ڕازی بکرێ و ئەبێت بە تەواوەتی هەموو ئەو خزمەتگوزارانی کە هەیە هەموو داواکارانی و ئارەزوو حەزانی کە هەیەی لەو شوێنەیە فراهەم کرابێ بووی و بەڕاستی بەداخەوە بە بۆنەی لای ئێمە بە بۆنەی مانگی پیرۆزی ڕەمەزانەوە ئەتوانین بڵین لە سایانەوەی کەرتی گەشت و گوزار لە هەرێمی کوردستانە پەیشی کەوت لەم ساڵدا بەڵێ پەیشیکەوتەکە ئەوەیە کە لەو بوارەیە بوو ئەوەی کە بە بۆنەی ڕێزگرتن لە مانگی ڕەمەزانە شوێنە گەشتیارەکان و چێشخانەکان زۆرینیان لە پشوودا بوون یاخود لە مانگی ڕەمەزان لەبەر ڕێزی مانگی پیرۆزی ڕەمەزان شوێنەکانیان داخستە بوو و زۆرینەی هۆتێلەکانی شاری سلەیمانی بە تایبەتی و کوردستانیش ئەتوانم بڵێم تا ڕێژێکی زۆر ڕێژەکان نزیک بۆ لە سفر کە هیچ گەشتیارێک لە ناو هۆتێلەکان نبوونیە نەبوو بە تەواوەتی هەموو ئەو شوێنانی کە گەشتیار سەردانیەکە بە تایبەتی لە خوار و ناوەڕاستی عێراقەوە هیچ جۆرە گەشتارێکمان بۆ ناوە بە حکمیەوەی ئەوانیش هەروەکو ئێمە پابند بن بە مانگی ڕەمەزانەوە و ناوچەکانی خۆشمان لە هەرێمی کوردستانیشە بە تەواوەتی پابند بن بە مانگی ڕەمەزانەوە و ئەو پەکەوتنە لەویە لە سایانەوەی توانم بڵێم بەهۆی ئەو مانگەوە بوو کە چالاکی گەشت و گوزارەکان لە جوڵە وەستان بۆیە هەندێک لە ناوچە گەشتیارەکان ئەیانەوێت بەو کاتی کە لە دوای مانگی ڕەمەزانەوە توانی ویانە بیکەنەوە ئەیانەیە بۆ داهاتی خۆیان زیاد بکەن و نەرخ لەسەر ئەو گەشتیارانی کە سەردانیانەکەن زیای بکەن بەڕاستی ئەمە شتێکی هەڵەیە چکابێ بە ڕێژەیەک بێت کە بتواندرێت ئەو گەشتیارە نا زۆری لێ پسەندرێت نەمافیشی بخورێت بەڕاستی باشە تا چەند شتەکان بە یاسا ڕێکخراون ئەوەی کە وەنە گەشتارێک زیان بە شوێنەکانیانێ ئەوەی کە خاوەن شوێنەکە ڕەچاوی نرخ و هەندێک لە خزمەت گوزاریەکان ناکات یان ئەوە تا ئەو کۆمپانیانێکی گەشت و گوزارن وەکو پێویست بە شتەکە نابن بەڕێوە ئەمانە هەمووی بە یاسا ڕێکخراویان ئەو تا یاساکان هەیە و زۆربەی جێبەجێ ناکریان و تا کار لەسەر باشترکردنیەکرێ بۆ داهاتوون
بەڵێ بێگومان یاساکان هەمووی هەیە بە تایبەتی لە بەڕێبەرایەتەکان لە هەموو شارەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی بەڕێبەراتی گەشتگوزاری سلەیمانی هەموو یاسایشی دەرکردووەوە لە ڕۆژانی جەژنا لە پێش جەژنا لیژنەکانیان لەگەڵ لیژنە هاوبەشەکانی قایمقامێت بە تەواوەتی بەسەر هەموو دام و دەستگا حکوومیەکان و دام و دەستگا گەشتیارەکانە ئەگەڕان هۆتێل و مۆتێلەکان ناوچە گەشتیارەکان ئەگەڕان کە ئایا ئەگەر هەر ڕێگریەکە بوو هەر پێشلکاریەکە بوو ئەوان ئاگاداریان بکەنەوە و هێڵی گەرمیان دەنابوو لە ڕۆژانی جەژنا بۆەوەی کە هەر کاتێک گەشتیارێک تووشی حاڵەتێک بوو تووشی خوا نەخواستە حاڵیشی ناتەندروست بوو یاخود حاڵەتێک بوو کە زانی لەلایەن خاوەن پرۆژە گەشتیارەکانەوە تهدیدی ئەکرێ یاخود شوێنی پێنادرێت یاخود بێڕێزیشی بەرامبەر بکراوە هێڵی گەرمیان دانابوو بە تەواوەتی ئامادەکاری تەواوەتیان کردبوو بۆ مانگی ڕەمەزان و بە تایبەتی بۆ جژنی ڕەمەزان و بۆ جژنی نەورۆزیش بە هەمان شێوە بەڵام لە هەندێک حاڵتە هەر ئەو پێشەکانە ڕوئێن بەڵام سوپاس بخوای گەورە ئەو پێشەکارانە بە خۆشحاڵیەوە زۆر نین. کاک باوان لە نێو زانکۆپی مانگاکاندا بەشێکێ بۆ گەشت و گوزەروایە ئامانج لە دروستکردنی ئەم بەشە چییە؟ ینی هاوتای بەشەکانی دیکە لە زانکۆی ئەخوێنێت بۆ وەزارەتی خوێندنی باڵا ئەمەی کردووەتەوە بە چه ئامانجێک وە سوودی دەبێت لە کەرتی گەشتیاریدا دەرچوانی بەشی گەشت و گوزار کاتێکە زانکۆ تەواو دەکەن؟ بێگومان ئەو بەشانەیەکە لە گەشت و گوزار راکراونەتەوە بە تایبەتی لە زانکۆکانە لە کۆلێژەکانە گرنگی تەواوەتی هەیە ئامانجەکەی پێگەیاندنی کادری ناوەندە بۆ کەرتی گەشتیاری کادرێکە کە بە تەواوەتی بتوانێت کەسێک بە تەواوەتی بتوانێت بە ئەکادیمیانە ئەو بارە گەشت و گوزاریانەی خوێند بێت و ئەو مامەڵان دروستانەی خوێند بێ بە زانستی کەرتی گەشتیاری خوێند بێ بۆی بتوانێت بە تەواوەتی و بە شێوازێکی ئەکادیمی مامەڵە بکات لەگەڵ گەشتیارە بۆیە ئەو دەرچوانێکە لە گەشت و گوزارە دەرئەچن یاخود ئەو کەسانی کە لەوێیە کارەکەن بە تەواوەتی جیاوازیان هەر کەسیشی ئاسایی یاخود لە دەرچوی بەشێکی دیکە چونکە ئەو تایبەتمەندە بەباری گەشت و گوزار و سوودی تەواوەتی هەیە ئێمە ئەتوانین لە پەرەپێدان و بەرزکردنەوەی کوالێتی سەرچاومڕوویەکانی گەشتیاریە سوودی لێ ببینین. باش ئەگەر باسێک لە کۆمپانیا گەشت و گوزارەکان بکەین ینی ئێمە بە دیاریکراوی باسیش کۆمپانیا ناکەین بەڵام بە گشتی کاروباری ئەوان چۆنە و ڕۆڵیان چێ لە هێنانی گەشتیار و بردنی گەشتیار ئەو گرفتانانی کە پێوی ئەناڵێنن. کۆمپانیا گەشتیارەکان بەڕاستی ئەو گرفتانی کە هەیەە تەنها ئەوەیە زۆرینەی ئەو بە تایبەتی شاری سلەیمانی ئەگەر باس بکەین بەهۆی ئەوەی کە فڕۆکەخانەی نێودوڵەتی شاری سلەیمانی ئاسمانی تووشی بەسەرا داخراوە لە ئێستا لە زیانێکی زۆر گەورەیان بەڕاستی چونکە هەر گەشتیاریش تر لە بەتابەتی لە بیانی و لە دەرەوە بێت لە نێودوڵەتی بێت کە ئێوە بەسەر ئاسمانی تووشی بفرێت و بێتە سلەیمانی ئەمە ڕێگری لێکرێ و ئەو هێڵە ئاسمانیانی کە خۆیان کۆمەڵی هەڵی ئاسمانی ترە بە تەواوەتی پەشیان کەوتووە لە جوڵە کەوتون و بەشی کارگەی شاری سلەیمانی بەشی کارگەی فڕۆکەخانەی سلەیمانی بە تەواوەتی ئەو داهاتی پێشووتە پایە کرد ڕاستی ئێستا لە زیانێکی زۆر گەورەیە ئەو کۆمپانیا گەشتیارەکانیش من لێ داوایشان لێکم بەڕاستی ڕاستە ئێمەش ئەزانین کە ئەوان ڕێگەری تەواوەتیان لێکرێ و زیانی تەواوەتیان بەرکەوتووە و ئەیانەوێت داهاتی خۆیان پێیا بکەن بەڵام ئەمان تەنها پشتیان بەستووە گەشتیاری ناوخۆیی بەرنە دەرەوە ئەوان ناتوانن بچن گەشتیاری دەرەوە بێنە هەرێمی کوردستان کە ئەمە کارێکی زۆر گرنگە ئەتوانم بڵێم لە سایەشی کۆمپانیا گەشتیارەکان کاریان لەسەر ئەوە کردووە کە گەشتیاری نێودەوڵەتی و بیانی بۆ هەرێمی کوردستان بهێنن تەنها گەشتیارانی ناوخۆی هەرێمی کوردستان لێرەوە بن بۆ وڵاتە جیاجەکانی تری دنیا و ئەوان نایهێنەوە کە ئەمە هۆکار ڕێکارەکان نییە قورساییەک بۆ دروستەکە زۆر جار ڕێگری هەبێ نەخێر بە پێچەوانەوە ئەسڵەن ئەو تا ڕادەیەک ئەو کۆمپانیا گەشتیاریانی کە داهاتیان کە ئەو گەشتیارانە لە دەرەوە ئەهێنە هەرێمی کوردستانەوە لەلایەن دەستی گشتی گەشت و گوزارەوە لەلایەن بەڕێبەراتی گەشت و گوزارەکانەوە لێخۆشبوونیان بۆ دەرەکرێت بۆ ئەو باج و ڕسوماتی ساڵانە لێیان ئەسەندرێت بەپێی ئەو ڕێژە گەشتاری کە هێناوێتی ئەگەر ڕێژێکی گەشتاری زۆر بێن لەوانەیە یعنی نزیکەی ئەگات ئەوەی کە هەر ئەو ساڵە بە تەواوەتی باجەکانیان لەسەر سوو ببێت و تەواوەتی لێخۆشبوونیان بۆ دەربکرێت وە بێ ئەوان کار لەسەر ئەوە بکەن و تیشکیان لەسەر ئەوە بێ گەشتیاری بیانی بێنە دەرەوە چونکە بەڕاستی لە هەرێمی کوردستانە ئەو ڕێژەی گەشتاری کە هەمانە تەنها ئێمە پشتمان بەستۆ بە ناوخۆ و
بە ناوەڕاستی عێراق خواروی عێراقەوە ڕاستە ئەو یاخود وڵاتە دراوسەکانی وەکو وڵاتی ئێران و کوردانی ڕۆژهەڵات کە ئەمانە سەردانمانەکەن ئەمانەش هەر گەشتیارن و بەخێر بێن و ئەیانخینە سەر چاومان بەڵام ئێمە ئەبێ پشت بەستین بەو گەشتیارانەی کە دراوی قورس ئەهێنە ناو هەرێمی کوردستانەوە و بێگومانیش ئەو ئەوانی کە دراوی قورس ئەهێنن لە وڵاتە بیانیەکان و لەو وڵاتانین کە کارەکەن بە دراوە قورسەکان بەدەر لە ناوچەی سەوزایی و شوێنە گەشتیاریەکان و حەوانوانە ئێمە لە کەرتی گەشتیاری شوێنەواریشە ئەنی شوێنەکانمان دەوڵەمەندن و کەسانی کە دەیانێت توێژینەوە بکەن لە بواری شوێنەوەروانەیە یان دەتوانن بۆ ئەمەش لەم یان شوێنە ئاینیەکان بۆ خۆی ئەمانە گرنگیکیان هەیە تا چەند گرنگی دراوە بەم شوێنانە بۆی زیاتر گەشتیارێکە خولیای شوێنەوار و بابەتانی هەیە سەردانیم ناوچانە بکات لە بواری شوێنەوارە بە تەواوەتی بەڕێبەراتیە شوێنەواریەکان کارێکی گرنگیان کردووە لەوەی کە بۆ تۆمارکردن و دیاریکردنی ئەو پێگە شوێنەواریانە کە لە هەرێمی کوردستانە هەیە کە پێگەی شوێنەواری زۆر گەورەیە بەپێی ئامارەکان 5500 پێگەی شوێنەواری لە هەرێمی کوردستانە هەیە کە زۆرینەی لە ناوچەی پارێزگای سلەیمانی و سنووی پارێزگای سلەیمانیە ئەویش نزیکەی 1100 پێگەی شوێنەواریە کە لە هەرێمی کوردستانە بوونی هەیە لە پارێزگای سلەیمانیە بوونی هەیە کە ئەم شوێنەواریانەش بەڕاستی گرنگن بۆ کەسی ئەکادیمی بۆ کەسی شوێنەوارناس کە لە وڵاتانەوە یاخود ئێمە چەندەها جۆر گەشتوگوزارمان هەیە یەکی لەو جۆرە گەشتوگوزارانە ئەوەیە گەشتوگوزاری شوێنەواریمان هەیە ئەم گەشتوگوزارە شوێنەواریە هەندێک گەشتیار خولیایی تەواوەتیان هەیە تەنها بۆ مەبەستی شوێنەواری گەشتەکەن بۆ وڵاتە نەک بۆ مەبەستی کات بەسەر بردن نەک بۆ مەبەستی سەردانیکردنی ناوچە گەشتیارەکان و بۆ نمونە کەناردەریاکان و سەردانیکردنی شوێنە بازرگانەکان تەنها ئەچن بۆ ئەو ناوچە شوێنەواریانە ببینن و ئاشنایی بن و لەگەڵ خۆیانە کۆمەڵی زانیاری ئەکادیمی زانیاری مێژووی و شوێنەواری بەرنەوە بۆ وڵاتەکانی خۆیان و کاری لەسەر بکەن زۆر کەسە و کەسێکی کە لەگەڵ یاندا هەم زمان بزانێ هەمیش شارەزای مێژوو بێ بە تەواوەتی کە بتوانێت سوود بۆ گەشتیارانە بگەێنێت ئەگەر شتێکیان ویست پرسیارێکیان ویزیان ڕووکناوی سەبارەت بە شوێنەوارەکان ئەوە زانیاری باش بەدەستێن بێگومان ئەو ڕێبەرە گەشتیارانی کە هەمانن بەداخەوە تا ئێستا ڕێبەری گەشتیاری فەرمیمان نییە لە دەستی گەشتوگوزار خورێکیان کردەوە لە ماوەی ڕابردووە کە پێگەیاندنی کۆمەڵێک خوێندکاری گەشتوگوزار بوو کە ببن بە ڕێبەری گەشتیاری فەرمی لە هەرێمی کوردستانە و لە بەتایبەتی لە شارەکانە کە بەتەواوەتی لە ڕووی زمانەوە ئامادەکرا بوون لە ڕووی هەڵسوکەوت و ڕەفتارەوە ئامادەکرا بوون لە ڕووی چۆنیەتی و مامەڵەکردن لەگەڵ گەشتیارە ئامادەکرا بوون بەداخەوە تا ئێستا بە تەواوەتی نەچووتە بواری جێبەجێکردنەوە و بەتوانین بڵێن لە ناو شارەکانی هەرێمی کوردستانە نایبینین کە ئەو گەشتیارانە کە هاتن ئەوان ڕێبەریان بکەنەوە ڕێبەری شارستانی و ڕێبەری ئەو شوێنانی کە لە ناو شارە جیان ئەو شوێنانی کە شوێنەوارن یاخود ئەو شوێنانی کە ئەشکەوتن ئەو شوێنانی لە دەرەوەی شارەکان و سروشتین جیاوازن وەڵام پرسیاریەوە متمزانم میوانخانەکان و هۆتێلەکان لە چه ئاستێکدان بۆ پێشوازیکردن لە گەشتیاران لە ڕووی پاک و خاوێنی لە ڕووی شێوازی مامەڵەی تەعاملکردن خۆی بۆ خۆی ئەمە زۆر گرنگە لە ڕێستۆران بێت لە هۆتێلەکان بێت چۆنیەوە لە چه ئاستێکدایە بەگوێری جەنابتان مثل لەو بوارە توێژینەوەتان ئەگەر کردبێت بە تایبەتی ئەو شوێنە دامەزراوانی کە لە گەشتوگوزارە بوونیان هەیە هۆتێل و مۆتێلەکان یاخود ڕێستۆرانتەکان لە ئێستا لە پارێزگای سلەیمانی ئەتوانین باسکەین و بەتەواوەتی لە هەرێمی کوردستانیشە لە ئاستێکی زۆر باشن و خزمەتگوزاریی زۆر باش پێشکەش بە میوانانەکەن پێشکەش بە ئەو گەشتیارانەکە ئەکەن کە سەردانیانەکەن و ئاستی خزمەتگوزاری و کوالیتی و نرخیان تا ڕادەیەک لە چاو بەراورد بە وڵاتانی چواردەور بەراورد بە شوێنەکانی دیکە زۆر باشە بە تەواوەتی ئەتوانین بڵین کاریگەری زۆری هەبوو لەسەر ڕاکێشانی گەشتیار و بە تایبەتی ئەو هۆتێلانی کە براندینی تەواوەتیان کردووە مارکتینی تەواوەتیان کردووە بۆ خۆیان و بۆ هەرێمی کوردستان ئەتوانین بڵین زۆرینەیان لەو ڕێگەیەوە ئێستا لە پارێزگای سلەیمانیە 14000 پێخەفی گەشتیاری هەیە ئەتوانین بڵین 14000 شوێنی خەو هەیە بۆ لەو ئوتێل و مۆتێل و شوێنەکانی کە حەوانەوەی گەشتیارە شوێنی مانەوەیە کە لە دوهەمین ئاماری گەشتوگوزارە لە سلەیمانیە کە ڕایانگەیاندبوو بۆ ئەم جەژنی ڕەمەزانە بە خۆشحاڵیەوە 50000 گەشتیار
سەردانی پارێزگای سلەیمانی کرد و سنووری پارێزگای سلەیمانی کرد کە لە بازرگانی یاریمی کوردستانەوە داغڵ بوون. ئەمانە بە خۆشحاڵانە توانیوێتی ئەو ڕێژە لە هۆتێلی مۆتیلانە بە تەواوەتی پڕ بکاتەوە. یعنی تا ڕادەیەک وای لێ هاتوو کە بە تەواوەتی شوێنی حەوانەوەیان نەمابوو، چوبوون لە باخچەکان و لە ئەو باخانەی کە لە دەرەوەی پارێزگای سلەیمانی هەن لە ناوچە گەشتیارەکان و ناوچە نیشتە جێبوونەکان ئابان بوونەوە، وەکو باخەکانی لە سیتەک و لە چوارتا و لە مێرگەپانە هەیە، چوبوون لەوانەیە مابوونەوە وەکلەوەی لە هۆتێل و مۆتێلا بمێنەوە بە خۆشحاڵیەوە کە ئەمەش دەریەخات بە بەردەوامی ئاسی گەشت و گوزار ڕێژەی گەشت و گوزار لە هەرێمی کوردستانە بەرەو زیادبوو نەچێت. من پرسیاری کۆتایی بکەم بەڕێستان نووسەرن لە بواری گەشت و گوزارە تا چەندێک ڕێبەر گرنگە بۆ ئەو کەسانێکی هەنە هەرێمی کوردستان، ینی هەموو ئەو شوێنانەی تیابێ مێژویەکان، شوێنەوارەکان، شوێنە گەشتیارەکان، بۆ ئەگەر کەسێک حەزی کرد بزانێ بۆ کوێچیان شوێنێک تاقی بکاتەوە و ئەفزەڵێتیش بدرێ بە دەرچوانی و بەشیانی و زۆر گرنگە. بێگومان زۆر گرنگە لە بواری ڕێبەرە. ڕێبەری گەشتیاری لە ئێستا لە هەرێمی کوردستانە زۆر لە ئاستیشی پێشکەوتوایەوە بە تەواوەتی ڕێبەرە گەشتیاریەکان. من خۆم وەکو نووسەری بواری گەشت و گوزار جگەلەوەی کە بە فەرمی لەلایەن بەڕێوەبەتی گەشت و گوزاری سلەیمانیەوە خۆیان ڕێبەری تایبەتی بە خۆیانیان هەیە، من وەکو خۆشم ڕێبەرێکی گەشتیاری نووسیوە بە ناوی سلەیمانی پاریسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ڕێبەریشی گەشتیاریە بە بەرنامەشمان کردوانیە. بەڵێ بێگومان لە ماوەی ڕابردووە بەرنامەیەکمان کرد هەر لە پەیامەوە کە ڕامانگەیان ئەو کتێبە باز لە چی ئەکات لە 13 بەش پێک هاتووە کە باز لە بەتەواوەتی ئەو ناوچانە کە لە هەرێمی کوردستانە هەن و بە خۆشحاڵانەوە دووبارە لە دوای ئەوەشەوە لە ئێستایە لەگەڵ دامەزراوەیشی گەشتیاریە کە دامەزراوەیشی کللتوری و گەشتیاریە کارمان کردووە کە ڕێبەریشی گەشتیاری ئەکادیمی بە زمانی ئینگلیزی ئامادە کراوە بە شێوازیشی کوالێتیە کە بە تەواوەتی لە ناو کوردستان و لە ناو سلەیمانیە هاوتای نییە و وێنەی نییە. ئەو ڕێبەرە گەشتیاریمان چاپ کردووە بە ناوی گۆڵدن ئەکرۆن مەگەزین کە ڕێبەریشی گەشتیاری بۆ شاری سلەیمانی هەموو ئەو ناوچانەی بە داتا و ئاماری تەواوەتیەوە و بە شێوازێکی زۆر تەواوەتی یعنی شێوازێکی ئەکادیمیانە باس کراون و ئاماژەی پێدراون. ئینشاءالله لە ماوەی ئایندەیە ئەکەوێتە بازارەکانی هەرێمی کوردستانەوە و ئەدرێت بۆ گەشتیارانەی کە پێویستیان پێێتی. زۆر باشە دەستچاو خۆش بێخواکە کە باوان فەریدون و سەر و شارەزای گەشتیاریە خۆ بەخێز باز بۆ ئێوە ئەزەتی کێشە.